ڕۆژی چواری ئەم مانگە لە هۆڵی تەوار لە شاری سلێمانی کۆنسەرتی شۆلەگیان بە ئەنجام گەێنرا کە یەکێک بوو لە کۆنسەرتانەی کە زۆرێک لە هەوادارانی هونەرمەند کەمال فەدەوی چاوەڕوان بوون. دیارە لە ماوەی ڕابردووە گۆرانی شۆلەگیانی هەیە بوو لە گۆرانیانی کە زۆر تاوای سۆشیال میدیایدا گیر کرد و خەکانێکی زۆرش ئانوتەوە. لە ئێستاە کۆنسەرتێک بۆ هونەرمەندە بەهاری کاری گروپی موزیکی لۆر ساز کرا و بینەرێکی زۆریش لەوێ ئامادە بوون. والله ماوەی مایەکەوێ کە پەیوەندیم لەگەڵ کاک نزار زەیوەییا بوو. کاک نزاریش داوەتمی کردو و هاتووم بۆ کۆنسەرتە. لەم کۆنسەرتەیشە نۆ دانە گۆرانیم هەیە، بازێکی این خۆم و بازێکیی فۆلکلۆرە کە پێشکەشیانەکەم. ئەم پرۆژەی سنتەری هاوبەشی لۆر گروپی مۆزیکی لۆر کە لە چوارچێوەی ئەو کۆمەڵە پرۆژەیە کە لە ڕابردوو لە داهاتووشە ئەنجامەدرێ بۆ هەڵبژاردننی هونەرمەند کەمال فەدەوی هەروەک چۆن لە ڕابردووە گەر بگەڕێتەوە بۆ کارەکانی ئێمە هەمیشە وا کارمان کردو کە هونەرمەندێک هەڵبژێرین لایەنی نیشتیمانیەکەی لایەنە هونەریەکەی لایەنە هەست و سۆزی هونەرەکەی ئەمانە پێوەربوون بۆ ئێمە. کاک کەمالی ژێکێکە لەو گۆرانی بێژانێک کە بە گۆرانێکی زۆ سادە بە وێنەگرتنێکی زۆزاتە کە من هەموو جارە لەمە گۆرانێت دزەی کردو ئەگەر دزەی نەکردایە ڕەنگە ئەوەشمان نەبیستایە بە گۆرانێک توانی خۆی بناسێنێ. ئەمە نیشانی ئەوەیە کە ئەم هونەرمەندە توانیوتی بە دەنگ و هونەرەکەی خۆی بناسێنێ، نەهاتووە ئەکسسواراتێک بۆ دەنگ و ڕنگ و شتەکەی بکات و بۆ بیەوێت خۆی بخاتەنا ئەو بازاڕێک کە هەیە. بۆ ئێمەش بە باشمانزانی کە میوانداری لێ بکەین، لێرە کۆنسرتێکی بۆ بکەین کە بە خۆشحاڵی و میوانداریەکەمانی قبول کرد و کۆنسرتەکەش ئەمڕۆ لە هۆڵی تەوار ساز ئەکرێت. یەکێکە بێت لە کۆنسرتە تایبەتەکان بە بۆچوونی خۆم لەبەرەوەی کە زۆرینەی گۆرانیەکان ئاوازی خۆیەتی و زۆرینی خۆی هۆنراوی بۆ نووسیوە و سەرجەمیشان مۆزیکمان بۆ داڕشتوەوە جارێکی ترسەر لە نوێ. هەنگاوەکەی ئێمە با بڵێن هەنگاوێکە بۆ تازەکردنەوەی دیوەکانی تری کاک کەمال، بەڵام خۆی دەنگێکە کە چەقیوە ڕێگی لە ناو خاکی کوردستانە هەیە. ئەوری بەراوە جارێ سامان خۆشم ویستی خۆشتی بە قسەی